سوپاس بۆ بەڕێستان ئەوەی کە لە بەڕێوەبەرایەتی شەهیدانی گەرمیان فۆرمەکە پڕکراوەتەوە 187 فۆرم پڕکراوەتەوە و لە مۆنومێنتی چەمچەماڵ پێم وابێ 60 بەسەرەوەیە فۆرمەکە پڕکراوەتەوە و لە ئەمنە سوورەکەش ڕێژەیەک پڕکراوەتەوە لە دەرئەنجام ئەمە لجنەیەکی یاسایی دانیشتووە پیاچوونەوە بە ئەم فۆرمانە دەکرێت کام کەیسی زۆر بەهێزە بۆ نمونە دایکێک لە باوشیان مناڵەکەی عەجاج بە خەمچیلەی دا و کۆچی دوایی کردووە دایکێک بە مەسەل بە پێش چاوێ لە برسا مناڵەکەی مردووە باوکێک دایکێک لەوێ کۆچی دوایان کردووە کوڕەکەی لێراکەش سکاڵات وەمارەکات و یەک دوو کەس لەوانەیە کە لە نوگرە سەلمان بوونە بە شاید حاڵی ئەکەن کە باوکی ئەم سکاڵاکارە لەوێ کۆچی دوایی کردووە ئەمانە گرنگترین کەیسەکانن و بە تایبەت کەیسی ئەخلاق کە هەندێ ئاماژە بەوە ئەکرێت کە عەجاج لەوێ کاری سێکسی لەگەڵ زیندانیەکانە کردبێت ئەمەشە کەیسێکی بەقووەتە ئەو لجنە یاسایە هەوڵە ئیش لەسەر ئەوەکە پۆلێنی ئەو سکاڵانە بکات و لە ڕێگای دادگای تێهەڵچوونەوەی گەرمیانەوە لەگەڵ دادگای بەغا هەماهەنگیەک هەیە کە بەشێک لەو سکاڵاکە ئەوانەی کە جیا ئەکرێنەوە دەتوانن لێراکە سکاڵات تۆمار بکەن پێم وابێ لە چەمچەماڵی دەتوانن سکاڵات تۆمار بکەن ئەوە ئێمە وەکو کۆمەڵی داکۆکی و لەگەڵ ڕێکخراوەکان و لینکێکمان هەیە لەگەڵ نووسنگەی شانازخان داوامان کردووە پرۆسەی دادگایەکەی ببرێتە قەڵای نوگرە سەلمان چونکە قەڵای نوگرە سەلمان شوێنی تاوانەکەیە و بە حزوری سکاڵاکارەکان کە لە ناو نوگرە سەلمانە بەند کرابوون پێم وابێ ئەمە وەکو دڵنەوایەکی کە سوکاریان فالکراون بە تایبەت زیندانیانی سیاسی زەرورە لەوێ بکرێ و لە ڕێگای پەخشی ڕاستەوخۆشەوە چۆن دادگای باڵای تاوانەکان پرۆسەی دادگایەکەی لەسەر کەیسی ئەنفال هەموو جەلسەیەک بڵاو ئەکردەوە ڕاستەوخۆ ئەمەیشە بەو شێوەیە ڕاستەوخۆ بڵاو بکرێتەوە بۆەوەی هەموو کە سوکاریان فالکراوان و زیندانیانی سیاسی تاوانەکە پرۆسەی تاوانەکە بە چاوی خۆیان ببینن.